ناڕزایەتیەکان دژی دوورخستنەوەی هاوسەرۆکە شارەوانیە کوردەکان لە باکووری کوردستان بەردەوامە. خەڵکی باکووری کوردستان دژی تورکیا لە خۆپیشانداندان. هاوکات لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیا و هێنانە بەرباسی برایەتی کورد و تورک وەکو دوو نەتەوەی سەرەکی لە تورکیا لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا مەهەپە و ئەندامی پەرلەمانی وڵاتە دوێنێ دووشەممە 4 تشرینی دووەمی 2024 حکوومەتی تورکیا هاوسەرۆکە کوردە شارەوانیەکانی چەند شارێکی باکووری کوردستانی لەسەر کار لادا و خەڵکی باکووریش لا چەندین شاری باکوور دژی ئەم هەڵمەتەی تورکیا ناڕەزایەتیان دەربڕی. بەڕۆحێکی نەتەوەیی وەکی گەلە کوردستان و وەکی هەموو مرۆڤێکی ئازادی خواست کوڕێز ji بۆ دموکراسی ji بۆ هەڵبژاردن ji بۆ مافی هەر ئینسانێکی ji بۆ مافی هەر گەلێکی بندەست دادەنێ ئەمە تێکۆشینە خۆ بەردەوام بکەین و ئەمە دەنگی خۆ هەڵ ببڕین و ئەمە بێدەنگ نەمینین بەرامبەر داگیرکاری و فاشیسمە دەوڵەتە داگیرکەرە تورکیا لە کوردستانە. خەڵکی شارەکانی مێردین، ئێلح و خەلفەتی لە باکووری کوردستان دژی لابردنی سەرۆک شارەوانیە کوردەکان بە هاتنە سەر شەقام و بەرزکردنەوەی دروشمی جۆرە و جۆر ئەم کردەوەیەی دەوڵەتی تورکیان ئیدانە کرد و خۆپیشاندانەکانیان تا ئێستاش هەر بەردەوامە. ڕۆژی ڕابردوو وەزارەتی ناوخۆی تورکیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە ئەحمەد تورک هاوسەرۆکی شارەوانی مێردین کوڵستان سنووک هاوسەرۆکی شارەوانی ئێلح و مەحموود قەرەیلان هاوسەرۆکی شارەوانی خەلفەتی لەسەر کار لادراون و لە جیاتی ئەوان قەیومەکان یان هەمان شارەوانی دەوڵەتی تورکیا دەستنیشان کراون. ئەم هەوڵەی دەوڵەتی تورکیا لەلایەن شرۆڤەکاران و چاودێرانی دۆخی سیاسی باکووری کوردستانەوە بە کودەتای وەزارەتی ناوخۆی تورکیا دێتە ژمار و دەڵێن تورکیا لە هەوڵدایە بەفێڵ و چاواشەکاری هەروەها بە شێوەی نەیاسایی و دوور لە ئەخلاقی سیاسی مافی کورد لەو وڵاتەدا پێشێل بکات. هەر لەم پەیوەندیەدا و لە درێژە خۆپیشاندانەکانی خەڵکی باکووری کوردستاندا پۆلیسی تورکیا هێرشی کردوتە سەر خەڵک و دەیان کەسی ناڕازی تا ئێستا دەست بەسەر کراون. لە ئاستی نێودەوڵەتیشدا چالاکوانانی کورد هەوڵی هێنانە سەرهێڵی دەوڵەتان دەدەن تاوەکو بتوانن داکۆکی لە مافەکانیان بکەن. لە بەرامبەریشدا دەوڵەت باخچەلی سەرۆکی بزوتنەوەی نەتەوەپەرستی تورکیا مەهەپە لە میانی وتەیەک لە فراکسیۆنی حیزبەکەی لە پەرلەمانی تورکیادا ڕایگەیاندووە پێداگرم لەسەر قسەکانم تیرۆر کۆتایی هات پارتی کرێکارانی کوردستانیش دەتوانێت وەکو گروپێک بە پێوەری دیموکراتیانە لە پەرلەمانی تورکیادا بەشدار بێت و داوای مافی خۆیان بکەن. هەرچۆنێک بێت تا ئێستا دیار نییە پرۆسەی ئاشتی بەکوێ دەگات و ئەم هەڵمەتەی تورکیا دژی هاوسەرۆکی شارەوانیەکان ئاکامەکەی دەبێ بەچی بەڵام ئەوەی دیار و لە بەرچاوە ئەوەیە کە تورکیا هەموو توانەکانی خۆی خستۆتە گەڕ تاوەکو لە گەری هەر گۆڕانێکی ناوچەییدا بتوانێت لە قەیرانەکان بە ئاسانی دەربازی بێت و خۆشی لە پێدانی ماف و ئازادیەکان بە خەڵکی باکووری کوردستان بدزێتەوە.